سڵاوتان لە بێخۆشەویستان. بۆشای ئاسمان ئەو بۆشاییە بێ سنوورەیە کە هەمووان هاوڕان کە شوێنێکی نهێنی و سرنجڕاکێش و گەورەیە و دەوری ئەو هەسارەی داوە کە تێیدا دەژین. ئەو بۆشاییە پێش هەزاران ساڵ لەمەوبەر سەرنجی مرۆڤی بۆ خۆی ڕاکێشاوە و دەبێت زۆر پرسیارت کردبێت لە کاتێکدا بیرت لە ئەستێرەکان کردوتەوە. بەڵام لە هەمان کاتدا ئەو شوێنە تەنها جوان نییە، بەڵکو ترسناک و مەترسیدارە و هەندێک جاریش کوشندەیە بۆ مرۆڤەکان. بە تایبەت با بزانین ئەگەر لە دەرەوەی کەشتی ئاسمانی بیت و پەیوەندی لە دەست بدەیت چی ڕوودەدا. با بەردەوام بین. دەگوترێ مرۆڤایەتی لە کۆتایی سەدی 19ەمەوە دەستی کردووە بە پلاندانان بۆ چوونە بۆشای ئاسمان. پاشان زاناکان بۆیان دەرکەوت کە هەر تەنێک هێز و خێرایی پێویستی هەبێ بۆ زاڵبوون بەسەر هێزی کێشکردنی زەویدا و بتوانێت بۆ ماوەیەکی دیاریکرا ئەو هێزە بپارێزێت، ئەوە بەرگە هەوا تێدەپەڕێنێ. بەڵام لەو کاتەدا زاناکان نەیان دەزانی چۆن ئەو مەرجانە جێبەجێ بکەن، چونکە بزوێنەرێکی بەهێز نەبوو. مرۆڤایەتیش ڕێگای گەیشتن بە بۆشایی ئاسمانی نەدەزانی تا دوای ڕوودانی دوو زەنگی گەورە و لە 4 تشرینی یەکەمی ساڵی 1957 یەکەم مانگی دەستگیر ڕەوانی خولگەی زەوی کرا و ناوی ئەو مانگە دەستگیرتە بوو بە خولگەی زەوی و ناوی تەواوەتی مانگی دەستگیرتی ژمارە 1 بوو کە یەکێتی سۆڤیەت بەرهەمی هێنا. پێگەهاتبوو لە تۆپێک کە کێشی 83 کیلۆگرام بوو. ئەمە لەم ڕۆدا شتێکی بێبایەق دەردەکەوێت، بەڵام ئەوە هەنگاوی دەستپێک بوو. بەهرحاڵ دواتر ئەوەی زاناکان سەرکەوتوو بوون لە گەیاندنی بوونەوەری زیندوی جۆرا و جۆر بوو بۆ بۆشایی ئاسمان، وەکو سەگ و مەیمون و جاڵجاڵەکە و مێرو و ئاژەڵ جۆرا و جۆرەکان. و لە 12 نیسانی ساڵی 1961 مێژوو دابەش بوو بۆ 2 بەش. ئەوانش پێش گەڕان بە دوای بۆشایی ئاسمان و دوای ئەوەش دواتر کەشتی ئاسمانی فۆستۆک 1 لەگەڵ یەکەم کەشتیوانی ئاسمانی لە جیهاندا بە ناوی یوری گاگارین هەڵدرایە دووری 41,000 کیلۆمەتر و پاشان گەڕایەوە سەر زەوی و ناوبانگ و ڕێزی دانیشتوانی هەساری زەوی بەدەستێنا و پاش ماوەیەکی کەم تۆمارەکان یەک لە دوای یەک بە دوای یەکدا هاتن و یەکەم کەشتیوانی ژن و یەکەم کەشتی ئاسمانی فرەکورسی و یەکەم هەنگاوی مرۆڤ لە سەر مانگ و ئەوانی تر سەریان هەڵدا و چوونە سەر مانگ و چەندین شتی تر دەستی پێکرد و تا ئێستا 563 کەس گەشتیان بۆ بۆشای ئاسمان کردووە، بە جۆرێک 499 پیا و 64 ژن بوون. و لە ساڵی 2009 ناسا مەزندەی کرد کە ئاسمانی وانان 10,000 ڕۆژ لە دەروی هەسارەکە کاریان کردووە و لە نێویاندا زیاتر لە 100 کەس ڕاستەوخۆ لە کەشتی ئاسمانیەکان دەرچوون بۆ بۆشای ئاسمان. ئەم ژمارانە دەڵێن فرین بۆ بۆشای ئاسمان شتێکی باو ئاساییە و چیتر ڕووداوێکی گرنگ نییە. بە هەمان شێوە دەتوانین بیر لە بەرگی ئاسمانی وانان بکەینەوە وەک کەشتێکی بچووکی ئاسمانی کە ئاسمانی وانەکان لە بەری دەکەن و لە کەشتی ئاسمانیەکانیان دەردەسن. ئەمە شتێکی سادەیە، بەڵام وەک چۆن ڕووداوەکان لە کەشتێکەدا ڕوودەدەن، ڕووداوەکانش لە پۆشاکەکەدا ڕوودەدەن. هەروها یەکێک لەم شتانە دەتوانێت ببێتە هۆی لافاو لەناو پۆشاکەکەدا. ئەمە ئەزمموی لوکا پارمیتانۆی کەشتیوانی ئیتاڵی بوو لە گەشتە ئاسمانێکی لە ساڵی 2013 و هەرکە ڕۆژ کەڵاوەکی لە ناکاو پڕ بوو لە ئاو. هۆکارەکەشی ئەوە بوو کە ئاو لە سیستەمی سارکردنەوە دزەی دەکرد و بەو پێی هێزی کێشکردن بوونی نەبووە، ئاوەکە بەرەو سەرەوە دڕژا و چاوە گوێ و لوتی داپۆشی و مامەڵەکردن لەگەڵ دۆخەکەدا مەحاڵ بوو. بەو پێی نەیتوانی کڵاوەکەی داکەنێ، ناچار بوو بە زووترین کات بگەڕێتەوە ناو کەشتێکە بۆ ئەوەی نەخنکێ. بەڵام بینین مەحاڵ بوو، بۆیە پشتی بەدەستەکانی بەس بۆ ئەوەی هەز بە کەشتی ئاسمانیەکە بکە و دوجار بە شێوەیەکی موعجیزەی توانی بسێتە ناوەوە. ئەمە یەکەم ڕووداو نەبوو کە باسمان لەوە کرد کە پۆشاکی بۆشایی ئاسمان زیانی پێدەگا. هەروها ئەم دەستگرتە زۆر جار لە ژێر فشارێکی زۆردایە و هەر کوونێک تێیدا دەرئەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. هەندێک جار جەستەی مرۆڤ بە شێوەیەکی نائاسایی فراوان دەبێ. ئەم ئەزمونەش لەگەڵ جۆزێف کیتزینگەر فەرماندەی هێزی ئاسمانی ئەمریکا لە ساڵی 1960 لە کاتێکدا ڕوویدا کە لە نزیک بەرگە هەواوە بوو، بەڵام دەستکێشی دەستی ڕاستی دڕابوو وێ دەستی کرد بە ئاوسان، بەڵام خۆشبەختانە دەستی گەڕایەوە بۆ قەبارەی ئاسایی خۆی، ئەویش کاتێک گەیشتەوە سەر زەوی. بۆ پێی لەو کاتەدا بە دەوری وشکانی دەسوڕایەوە. ئەو کێشانی کە پەیوەندیان بە کوونەکانی جلی بۆشای ئاسمانەوە هەیە زۆرن و جۆرا و جۆریشن. بۆ نمونە دابەزینی پەستانی ناو عەزیەکە، ئەمە ژوا دەکا کە هەوای لێ دابەزێ و لەم حاڵەتەدا کەشتیوانەکە تەنها لە ماوەی 15 چرکەدا هۆشی لە دەست دەدا. ئەمەش بەسەر کەشتیوانێکی ناسادا هات
کە لە کاتی تاقیکردنەوەکانی هیوستن لە ساڵی 1966 دا هەموو هەوای کڵاوەکەی لە دەستدا. ئەو کەشتیوانە دوای ڕزگاربوونی دەڵێت هەستی کردووە لیگ لە ناو دەمیدا دەکوڵێ، دواتر یەکسەر هۆشی لە دەست داوە. خۆشبەختانە ئەوە تەنها تاقیکردنەوەیەک بوو لە بۆشایی ئاسمان، چونکە پێشتر خراپتر بوو. هەموو شلەمەنیەکانی جستی مرۆڤ دەست دەکەن بە کوڵان لەگەڵ زیادبوونی قەبارەی گازەکانی ناو لەشدا. و ئەگەر ڕێگەیەکن نەبێ بۆ ئەوەی بە خێرای کێشەکە چارەسەر بکەی، ئەگەری ئەوە هەیە جستت بتەقێتەوە. هەر لەبەر ئەمەشا کە جلی بۆشای ئاسمان ئەوەندە بەهێزە و بە ئاسانی نازوڵێ و تەنانەت سادەترین زوڵەکانیش پێویستی بە هەوڵێکی زۆرە. با ئێستا باسی مەترسی پارچەکانی ناو بۆشای ئاسمان بکەین. ئەم بەشە زۆر بچووکە و کێشی کەمترە لە گرامێک، بەڵام خێرایەکی بە پێی وێزگەی بۆشایی ئاسمانی نێودەوڵەتی دەتوانێت بگاتە 36,200 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. هیچ جلێکی بۆشای ئاسمان ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەوە بکە. هەروها پاژماوی بۆشای ئاسمان زۆرن. بۆ نمونە بەشێک لە کەشتی ئاسمانیە کۆنەکان کە زانایان بە زبڵی خولگەی دەیناسن دەتوانن کوشندە بن و پێکدادانی هەر یەکێک لەم پارچانە لەگەڵ کەشتیوانێک بەواتای مردنی حتمی ئەو دێ. بەڵام گەورەترین کابوسی ئەوەیە کەشتیوانەکان ترسیان هەیە لە جیابوونەوەیەکی تەواوەتی لە وێزگەکە و نەبوونیان لە بۆشای ئاسمان. بەڕادەیەک ترسیان لەوە هەیە زیاتر لە ترسی مردنیان بەهۆی پێکدادان لەگەڵ تەنەکانی دیکە. ئەمە ژەبەر ئەو هۆکارەیە کە پێکدادانەکە مردنێکی خێرایە، بەڵام جیابوونەوە لە وێزگەکە مردنێکی هێواشە تا ئۆکسزینەکە کەم دەبێتەوە. بەڵام بێگومان ڕێوشوێنی خۆپارێزی هەیە. بۆ نمونە کاتێک کەشتی ئاسمانەکان بەجێ دەهێڵن ئەوان بەسراونەتەوە بە باری کانزای 26 مەتری و بە تیمی دوو کەسی کار دەکەن و بۆ پاراستنی زیاتریش هەر کەشتیوانێک بە ئاسمانی دووەمەوە بە هەمان شێوە بەستراوەتەوە. بە جۆرێک یەکەم کەشتیوان وێزگەکە بەجێ دەهێڵێ و بە ستراکتۆرەکەیەوە دەبەسترێتەوە، پاشان خۆی بە هاوبەشەکەی دەبەستێتەوە و دواتر هاوبەشەکەی بە بەستنەوەیەکی تر خۆی بە وێزگەکەوە دەبەستێتەوە و پەیوەندی بە یەکەم کەشتیوانەوە لە دەرەوە دەکا. ئەمەش پێویستە بۆ کەمکردنەوەی مەترسیەکان. شایانی باسە پێشتر هیچ کەشتیوانێک لە دەست نەچووە، بەڵام لە ساڵی 1973 خەریک بوو دوو کەشتیوان لە بۆشای ئاسمان ون ببن. ئەوانش پیتکۆن ڕۆدریگۆ و زۆ کرمان بوون و لە دەروی وێزگی بۆشای ئاسمانی سکایلاب بوون و لە کاتێکدا هەوڵی کردنەوەی پانێڵی خۆریان دەدا کە داخرا بوو و کارەکان بەپی پلانەکە دەڕۆشتن. بەڵام پانێڵی خۆرەکە لە ناکاو جوڵەی کردو دوو پیاوەکی فڕێدا. خۆشبەختانە ئەو دوو پیاوە بە بەکارهێنانی پەتەکان گەیشتنە وێزگەکە و چیرۆکەکەش بە باشی کۆتایی هات. بەڵام چی ئەگەر پەتەکە پچڕابە؟ ئەمڕۆ کەشتیوانەکان زێت باکیان لەلایە کە دەتوانن لە بۆشای ئاسماندا بجوڵێن. ئەمەش یارمەتیان دەدا بگەڕێنەوە بۆ وێزگەکە، بەڵام ئەوە تەنها بەرز دەبێتەوە. ئەم زێت باکانە پێش ئەوەی بچنە بۆشای ئاسمان تاقی دەکرێنەوە، بەڵام ڕەنگە هەمیشە سوودیان نەبێ. هەروها جوڵی ئەندامەکانت لە بۆشای ئاسمان یارمەتی نادا ڕێڕەوت بگۆڕیت و هەرچەندە هەوڵ بدەیت ناتوانیت هیچ بکەیت. ئەمڕۆ هیچ کەشتێکی ئاسمانی نییە کە ئەو تەکنەلۆژیایانەی تیادا بێ کە ڕێگەی پێبدا کە کەشتیوانانی ئاسمانی لە کاتی دوورکەوتنەوەیان کاتێک لە بۆشای ئاسمان ون دەبن هەڵبگرێت. بەڵکو تەنها شتێک کە دەتوانیت بیکەیت ئەوەیە کە لەوێ بمێنیتەوە تا ئۆکسزینەکە تەواو دەبێت و ئەمەش نزیکی 17 کاتژمێر دەخایەنێ و دوای ئەوەش زۆر بەمان دەزانین چی دێت، بەڵێ مردن دێت. بەڵام لەش وەک ئەوەی لەسەر زەویە شی نابێتەوە، بەڵکو بە تێپەڕبوونی کات جەستە بە بەرکەوتنی تیشکی خۆشی دەبێتەوە و کەشتیوانە ئاسمانەکە دەگۆڕێ بۆ مۆمیا و لە خولگەدا دەخولێتەوە تا لەگەڵ کەشتێکی تری ئاسمانیدا پێکدادان ڕوودەدا. بەڵام ئەگەر هاوشێوەکەی بەهۆی پێکدادان لەگەڵ پاژماوی بۆشای ئاسمانەوە زیانی پێبگات، ئەگەری ئەوەیە کە شلەکانی ناوجەستەی بە خێرایی بەهەڵم بن. ئەم شێوازەش ترسناکتر دەردەکەوێت لە مردنێکی ئاسایی. بەڵام تەنانەت دوای ئەوەی شلەمەنیەکان لە جەستە دەردەسن هەر بوونیان دەمێنێت و دەگۆڕێ بۆ مۆمیایەکی تر. بەڵام لە حاڵەتی دووەمدا ئەگەری ئەوە هەیە کە مۆمیاکە زۆر ناسک بێ و بۆ ماوەیەکی زۆر لە بۆشاییدا نەمێنێتەوە. بە هەر حاڵ هەموو ئەمانە تەنها تیۆرین و لە ئێستادا هیچ تەنێک لە بۆشای ئاسمان تۆمار نەکراوە و هەرچەندە پێشتر هەندێک ڕووداوی دڵتەزێن ڕوویداوە، وەک تەقینەوەی کەشتی ئاسمانی کۆلۆمبیای ئەمریکی و کەشتی ئاسمانی سۆڤیەتی سۆیوز 11. بەڵام ئەم ڕووداوانە لەسەر زەوی بوون یاخود لایەنی کەم پێش ئەوە بوون بسنە ناو بەرگە هەواوە و لە ئەگەری مردنی هەر کەشتیوانێک لە ناو وێزگی نێودەوڵەتیدا تەرمەکەی دەهێڵڕێتەوە تا دواتر دەیگەڕێنەوە سەر زەوی بۆ ناشتن.
زانایانی ئەمڕۆ هەوڵ دەدەن تا ئەو جێگایی کە دەتوان خۆیان لە هەر یەک لەم ڕووداوانە بە دوور بگرن. شایانی باسە بەشێک لە خۆڵەمێشی مرۆڤ لە بۆشایی ئاسماندا هەیە، بەو پێی دوای مردنی کڵەی تۆمبۆی و دۆزینەوەی پلۆتۆ و سوتاندنی زەستەی، دەستگای بۆشایی ئاسمانی ئەمریکی بڕیاریدا کەمێک لە خۆڵەمێشەکەی فڕێ بدەنا بۆشایی ئاسمان وەک ڕێزلێنانێک. ئێوەش ڕاتان چی لەسەر بابەتەکەمان؟ دەتوان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا ڕاو پێشنیاری خۆتانمان بۆ بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.